بینەرانی ڕوودا و ئەم کاتتان باش لەم خولەی فستیڤاڵی نێودوڵەتی فیلمی سلێمانی فیلمانەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان و لەلایەن دەرهێنەرە ڕۆژهەڵاتیەکانەوە بەشداریان کردووە بەشداریەکی زۆر باشیان هەیە و زۆر بەرچاون لە فستیڤالەکەدا جا ئێمە ئێستا میوانداری بەڕێزێکمان کردووە کە دەرهێنەری کورتە فیلمێکە بە ناوی چرخی نۆ بەڕێز مەجید دەروێش نەژاد کە لە ئورمیەی ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتووە کورتە فیلمەکەی لێرە لە پێشبڕکێدایە کاک مەجید بەخێر بێن. بۆم باس بکەی کورتە فیلمەکەی جەنابەت باسی چی دەکات و یەکەم جارە فیلم و بەرهەمێکت بێتە فستیڤاڵی سلێمانی؟ سلااو ڕێز ئەز گەڵەکەی خۆشم کو ئیرۆ لە خزمەتەوە دامە فیلممە فیلمە چاخی نەهمە شورت فیلمە و هەروەسا ئەو فیلمە دەبارە ژنێ هاتیە چێکردنێ ئەو فیلمە یەکەم جارێک و لە فستیڤال سلەیمانیەدا یعنی یەکەم جارێک و ئەستێم بەرێ بوانێ میوان هاتبووم چەندین فستیڤالی دژە چۆیەدا فستیڤال ناودەوڵەتی و فلان و بێمان ئەو فیلمە تقریبا یەک ساڵم چێکردیە دبارە ژنێ هاتیە چێکردن و بەسا مالباتێکیەک و دایکێکە و دکچن دایک تووشی نەخۆشیەکی دەبیتن پشتێ مرنێ کچێ وێ کوشکە کچە یا مازنجێ دەرگیرێک و دایکە خۆ وێ نەخۆشی وێ سیکلا ڕەوانیدا دەیخنیتن فیلمە مابەستای ئەو تشتەیە چەند خولەکە؟ ئەو فیلمە تقریبا سێزدە خولەکە ماوەی چەند خەریکی ئەم کارە بوویت؟ ئەو فیلمە تقریبا یەک مانگی دەرگیری کاری پێش تۆلیدی بوون دوای وێ یەک هەفتەژێ فۆتۆگرافیا بێ وێنەگرتنەکەی لە ڕۆژهەڵاتی کوردستان بوو لە ئورمیە بووە فیلمەکردن باشە بۆچی ژن مژارێکی سەرەکیە بۆچی ئەم بابەتە تەڵبژارد ینی دەتەوێت چ پەیامێک لە ڕێگەی ئەم فیلمەوە بگەێنیت؟ وەڵی مدەتێکی زێدە بوو دەبارە ژنەی من دخواست ئەس کارێکی بکەم چگۆ یەکەمی کارتە دەربارەی بەڵێ یەکەمین کارە کاری من پێشتر دەبارە زاروک بوو بەس ئەو فیلمە vêda hat ku jinekê xusûzî kir li Rojhilatê de ve ew senaryo bûm çê bû ku ez çi bikim şinekem min got ez ê filmê çê bikim ve middetekê gelek zêde bû min ser bara jinê fikir dikir ku ew filme bûm hate çêkirin. باشە کاری فیلمسازی لە ڕۆژهەڵاتی کوردستان چۆنە دەرفەتی کارکردن چۆرە کێ پاڵپشتیتان دەکات کارەکان بە ئاسان دەتوانرێت کار بکەن و والله ڕاخی me biçekî zehmet e karkirdin bu Kurdî ew jê dewreyê ewel ku mesela taze dest pêkirdin û filmê Kurdî çêkirin û zor zehmet bû bes vê muddetê baştir bûye gelek baştir bûye yanî harîkarî dikin em dikarin rehet filmê xwe çê bikin zor baş bûye bu harîkarî û filan ji sponserê şexsî ne tu zanî yanî wan niye ku mesela bêjin belê organeke ya cîgayeke ku tê harîkarî diketin ne bes şexsî kar dikin. باشە کاک مەجید دەبینین لەگەڵ هەموو سەختیانەی کە باسی دەکەن بەڵام کاری دەرهێنەرە ئەو دەرهێنەرانەی کە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانن لێرە لە هەرێمی کوردستان لە فستیڤاڵەکان تەنان لە فستیڤاڵە نێودوڵەتیەکانی دەریشەوە دەبینین یعنی بەردەوام زۆر زیندون چالاکن بەرهەمتان هەیە لەم شوێنانە چۆن بڵێ نهێنی ئەمە چیە لەگەڵەوەی کە سەختی زۆریشتان هەیە؟ ئەرێ وەڵە سەختی زۆرە بەس ئینکە ئەم دکارن ناو فستیڤالی نێودەوڵەتیدا بەشدار بن ئەوە زۆر بووم گرنگە بەخصوص بە کوردی یعنی تشتێک و زۆر گرنگە بوو من ئەوە کو ئەس بە زمانی خۆ کار بکەمەوە و ئەو فیلمی کو بە زمانی من کار هاتنەکردنێ لە هەموو جێگای دنیایدا بێنە ئیکرانکردن و بزانم بەلێ ئەو کوردانە لە ئورمێدا لە هەر جێگایەکە دنی کوردستاندا دکارم بێنەوە و موافق بن نەوان شۆلەدا دوای فستیڤاڵی فیلمی سلێمانی هەنگاوت بۆ کوێ دەبێ پلانت چییە؟ والله دوای فستیڤال سلێمانی ئەگەر ئینشاڵڵا خەڵاتیش بەری بەش دوای vê filmê min bi xwe li ser filmekê dirêj kar dikim li ser senaryoyê kar dikim îşallah derfet çê bitin û ez bikarim ew filme sinemaye bime pêş dûrbîne û çê bikim yani hedefim ew e hîwatan bo heye xelat wergirin خود زور زحمت تو زانی زیده فستیوال اوه کو تو بی بشتار بی بل انسانی تازه بناسی زور بوم خوشه او گرینگه بمو خلاته که معزنه کو اسات من لیره و دیگل در هنر جگای دنیای آشنا بوم و درناسم تو زانی او بوم خلاته که مازتره بگمان
شڵە خەڵاتیش وەردەگریت عزیزم. چیلەوە باشتریش آره والله. زۆر زۆر سپاس بەڕێستان سپاس. کە ئەمەجی دەروێش دەرهێنەری چرخینۆن یەکە لەو فیلمانەیە کورتە فیلمانەیەک لێرە لە پێشبڕکێدا لە پێنجەمین خولی فستیڤاڵی نێودوڵەتی فیلمی سلێمانیدا زۆر زۆر سپاس کە دخوازم لەگەڵمان تشتێکی بوویت. بێژم فەرموو. داڤیدا سڵاوێکی گەرم بوو مەڵەتێ ئورمیە دەشینم کو هەر دەم پشتگیری من دەکەن یعنی بە ئەو سەختی و بە ئەو زەحمەت و بە ئەو هەر شانۆی داژێت فیلمان داژێت یعنی هەر کاری کو دەبمە سەر شانۆیە یا فیلمێکی دکەم بڕاستی زۆر پشتگیری دکەن سڵاوێکی گەرم بوو هەموو مەڵەتی ئورمیە ئێمە زۆر ڕێزمان هەیە بۆ خەڵکی هەموو ورمیە و هەموو ڕۆژهەڵاتی عزیز زۆر زۆر سپاس کاک مەجید عزیزان خوشحال